خۆتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقێکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوریەوە هاتووینەتە وەلاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە شاری سلێمانی و لە ڕێوڕسمێکدا کتێبی گوڵدانی ژن بڵاوکرایەوە و لەلایەن نەرمین عوسمانی نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەرکرا. ناوەڕۆکی ئەم کتێبە باس لە خەباتی چەند ئافرەتێکی شۆڕژگێڕی کورد دەکات و تێکۆشانیان دەگەڕێتەوە. ئەم کتێبە ناوەڕۆکەکەی چاوپێکەوتنە لەگەڵ دەستەیەک لەو ژنە چالاکوانانەی کە زۆربەی کاتەکانی تەمەنی ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ خزمەتی نەتەوەکان لە بواری جیاجیا، زۆربیان لە بواری سیاسیە، پێشمەرگەی کۆنن و یا زیندانی سیاسین یا کەسی خاوەن ئەنفال و کەسی خەڵکێکی تێکۆشەر و خاوەن شەهیدی مەزنن. ئەم خەڵکانە شوێن دەستیان دیارە. بەڕاستی بۆیە من جەخت لەسەر ژن دەکەمەوە چکە زۆربەی مێژوو ئێستا پیاو ئەینووسێتەوە و پیاویش زۆر کەم ئەگەر لە کتێبەکانی بیرەوەریەکان سەیریکەین زۆربەی جار ژن فەرامۆش کراوە بە پێچوانەوە کە بە پەنجەی دەست دەژمێردران ئەو ژانەی کە لە شاخ بوون و یا لە ڕێخستنەکانی ناوشار بوون و هەروەها مەترسیەکانی لەسەریان نەبوو مەترسیەکان زۆر فراوانتر بوو لە مەترسی پیاویش. ویستومە جەخت بخەمە سەر ئەو لایەنە پۆزەتیفانەی کە ژن کردوویەتی بەشێک لە ژنانە دەستەیەکە چووکە ژنی زۆر زۆر بەتوانەمان هەیە، ژنی زۆر لێ هاتوومان هەیە، بەڵام ئەوەندە فریا کەوتوم بیرەوەریەکان دوور و درێژن، یعنی تەنها چاوپێکەوتنێکی کورد نییە. هەوڵم ماوە جەخت کەمە سەرەوەی زۆربەی قۆناغەکانی ژیانیان کاریگەریەکانی لەسەریانە بووە و ئەوان چیان کردووە. بۆیە زۆربەی ناوەرۆکی کتێبەکەم لەسەر مێژووی ئەو دەستە ژنەیە. چوار کتێب لە ڕانیا بڵاوکرایەوە و لەلایەن ئەرسەلان مەحموودی نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەرکرا. کتێبەکان گفتوگۆی ڕۆژنامەوانی و دیدار و وتار بوون و ژمارەی ئامادەبووان هۆڵەکەی تەنی بوو. کتێبەکان هەمویان بەیەکەوە زادەی خەمی گشتیم و هەوڵشم داوە لە پاڵیدا ئیزافەیەک بۆ سەر زمان دروستکەم بە پێی ئەو قودرەتەی کە خۆم هەمووە. بەڵام وەکو فۆرمی کتاب دوانیان ڕۆژنامەوانین، یەکێکیان تایبەتە بە بواری جەندەر، یەکێکیان دیدارێکی ڕۆژنامەوانیە لەسەر پرسی سیاسی و ئەدەبی و جڤاکی لەگەڵێکێک لە ڕناکبێرەکانی میلەتەکەمان مامۆستا هەندرێن ئەحمەد کە ئێستا مامۆستا لە زانکۆی سۆران. سپاسی دەکەم جاریش کە لێرەوە. دوو کتابەکەی تر یەکێکیان تێکستی ئەدەبیە، وەکو لە بەڕاستیمەکەش باسم کرد. ڕاستی من شاعیر نیم، سایکۆلۆژیای شاعیر نییە، بەڵام پێم وایە ئینسان بۆی کە توانستەکانی دەرخا و لەناو کۆمەلگایەکی لەمەڕ خۆشماندا ڕەنگە زۆر جار دەستکاریکردنی واقع زۆر مەترسیدار بێت، بۆیە ناچار بە دوای زمانی جیاوازدا بگەڕێ بۆی ئەو پەیامی کە هاتە بیگەێنی.
بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و خوێنەران و ڕۆژنامەنووسان لە مەراسیمێکدا لە شاری سلێمانی کتێبی ژیانی من بڵاو کرایەوە. کتێبەکە لەلایەن گۆڵدا مایر نووسراوە و شەفیقی حاجی خدر لە ئینگلیزیەوە کردویەتی بە کوردی. کتێبەکە دەربارەی ئەزمموی نووسەرەکەیە هەر لە کاتی خۆی ناسیوە لەو کاتی لە کیف لەدایک بووە لە دواتر کۆچی کردو بۆ ئەمریکا لە بیستەمی سەدەی ڕابردوودا لە سەرەتای بیستەمی سەدەی ڕابردوو کۆز دەکا بۆ ئیسرائیل لەوێ لەگەڵ هەواڵەکانی بە خەباتێکی دوور و سەختدا تێدەپەڕێ تا دەگەنە ئەو ڕادەیە کە لە ساڵی 1948 دەوڵەت دامەزرێنن ئەو یەکێک دەبێت لە واژۆکەرانی جارنامەی دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل هەر دوای ئەوە دەبێتە باڵوێزی ئیسرائیل لە یەکێتی سۆڤێت پاشان دەبێتە وەزیر و زۆری پێناچێت دەبێتە سەروەزیریش لە سەردەستی یان لە قۆناغی ژیانی ئەم ژلەدا گۆڕانکاری زۆر گرنگ ئاڵنگاری زۆر گرنگ بەسەر ئیسرائیلدا دێت ئەو دەتوانێت بەسەرکردایەتی کارامەکەی خۆی لەم قۆناغە دەرباز ببێ بە تایبەتی لە شەڕی یوم کۆپردا. من هەوڵم داوە لە میانی ئەم کۆڕەدا لە دووتوێی باسکردنی ژیان نامەی گۆڵدا مایردا باس چەند سەرەداوێک سەبارەت بە مێژووی دەوڵەتی ئیسرائیل سەر هەڵدانی هەر لە جارنامەی بلفۆرەوە تا ئێستا هەروەها چۆنیەتی زاڵبوونیان بەسەر پرسی قەیرانی سەرکردایەتدا بکەم. تا ئێستا من 20 کتێب وەرجێراون 6 کتێبیان لەسەر ئیسرائیل و سەرکردەکانیانە. لە تەمەنێکی منداڵیەوە دەستی بە ژەنینی زۆر ناکردووە و لەگەڵ باوکیدا لە ئاهەنگ و بۆنە جیاوازەکان بەشداری کردووە. ناجی خەتاری یەکێکە لەو زۆرناژەنە ئێزدیانەی لە باپیرانیەوە و نەوە دواینەوە فێری ژەنینی زۆرنا و باڵەبان و نەی بووە. ئەو ئێستا لە وڵاتی ئەڵمانیا دەژی و بەردەوامە لە هەوڵدان. لەم دیمانەیەدا زیاتر باسی ئەزمموی خۆی دەکات و ژەنینی زۆرنا لە کولتوری ئێزدیدا ڕوون دەکاتەوە. دژنم ناجی خەتاری ئەو ماسا ناودانە ئەکۆ ناجیبی بۆ سەقەلی ئەژدایی بوومە 24 سێ 1976 گوندێ خەتاری ئەم بنێ مالا سەقەلینە دژنەمە مالا بی بۆی سەقەلی و مالا مرادێ سەقەلی کوڕمامێت مشک هەموو ئەوش ئازبن زڕنابێژ و دۆڕکوتن. موسیقی عولدا من دۆڵت لێدا دۆڵ من عەزف کرد گەل بابێ خۆ ساڵێت 88 ئەس ئەمرێم تقریبا 12 ساڵ بوو من دۆڵ گەل بابێ خۆ لێدا باژێرێ بەغدایە و مووسلێ و خەتارێ و ناف ئێزدیا هەمووە پشتی هینگی تقریبا 95 مدە زڕنای کردە و مامۆستای من بابێم خودێ بڕەحمێت گەلێتوە ئەوەس ئەلماندیمە بلولێ وەسا و بهنێ و مۆزیکێ و داوەتا و ئەفکارە و شۆل حوسە نیشام کردە خاص ئەم بێژین ئەو بێژین دوولک ئەم بێژین ماوال ستران فلکلۆر هەینا بارە بتر ئەمە چیای شنگارێت بێژین ستران بێژێ شنگارێ ئێت فلکلۆر و داوەتەش کەین ئەم جارە ئەم بێژین جۆرجینا گولشێنی هەیە سێپێ هەیە داوەتا ملانێ هەیە میرانی هەیە.
إذا سترانت كردي يتما هنرمند يعني زرنا بجوان هربكي من هو قلتي بو مناسبة وبو طوافة وبو دعوة أو دعوتنا تستراننا براستي موسيقى جواي كما كردستاني دا حموك هيا تشتي وصا موسيقى بتنبوري ودور زرناي الحمو أردا هيا وخاصة طيبة بكردستاني دا راستی سر بابو باپیرا بام دور زرنا دوری خو دور زرنا الوقتی گلک ابو دور زرنا دا وقت طواف هذا وقت مناسبات دا وقت حفلات الدينية دا دعوات هذا گلک دور زرنا دوری خو الوقتی واشطا اش گشت مواني امام مبون كرمامت مبون برايكت مبون اما حمو افشولات دور زرنا متكر بەر لە ڕاپەڕین چەند نووسەرێکی گەنجی ڕواندز بە دەستنووس گۆڤارێکی ماگانەیان دەرکرد و ناوی قەڵای لێنرا. ئەو گۆڤارە 10 ژمارەی لێ دەرچوو. 2 ژمارەی بە دەستنووس نووسرایەوە و بەنهێنی بڵاوکرایەوە. عەبدولواحید ڕواندزی و ئاکۆ ئاکۆیی زیاتر باسی گۆڤاری قەڵا و گرنگیەکەی دەکەن. کاروانی ڕۆژنامەگەری و هونەری و ڕۆشنبیری کوردی لە ڕواندز پێگە و شوێنێکی تایبەتی هەیە لە نێو ڕۆژنامەگەری کوردی ڕواندز. هەڵبەتە ساڵی 1926 تا ساڵی 1932 حوسێن حوزنی موکریانی توانی لە چاپخانەکەی 24 ژمارەی زاری کرمانجی بە چاپ بگەیەنێ. لەو کاتێەوە کاروانی ڕۆژنامەگەری لە ڕواندز دەست پێ ئەکات و دواتر چەندین گۆڤار لە ڕواندز دەردەچن تا دەگاتە قەڵا و قەڵا لە 11 دوی ساڵی 1991 بەر لە ڕاپەڕین دەرچوو. بەڵام بەر لە دەرچوونی گۆڤاری قەڵا ئێمە کە کۆمەڵە گەنجێک بووین بڵاوکراوێکمان بڵاو کردەوە بە ناوی بەرنامە. هەڵبەتە ئەم بەرنامەیە بە شێوەیەکی دەستنووس دەنووسرا وەڵا ناو قوتابیان بڵاو دەکراوە بە تایبەتی لە ڕوانزوو و دەگەیشتە هەندێک شوێنی دیکەش بەڵام بە شێوەیەکی زۆر نهێنی. بیرمان لێ کردەوە گۆڤارێک دەرکەین ناومان لێنا قەڵا. قەڵاش تەبەن لێکۆڵینەوەی لەسەرکرا بڵێم ینی گفتوگۆی لەسەرکرا چ ناوێکی لێ بنین لەو گۆڤارە. بەشی زۆرشمان پێمان خۆش بوو کە قەڵا دەرچوو لە بەرەوەی قەڵا هەم ڕواندز هەڵکەوتەی قەڵایە هەم قەڵای لێ بۆ سەدەمی پاشای گەورە هەم قەڵاش وەکو خۆراگرێکەوە بووانە پێمان باش بوو ئەو ناوی پێبڕا ناوی گۆڤاری قەلەم. یەکەم ژمارەمان بە دەستنووس لە شوباتی 90 دەرکرد. نزیکەی 20 ژمارە تەمەن بە کۆپی بوو. وەرقەکانیش زۆرا و زۆر بوون بە تایبەتی وەرقەی تەنک ڕایز بوون بۆ ئەوەی بەکاربوون چەند دانەیەکی زیاتر لێ بنووسینەوە. بەشێک لەو برادرانەی کە سەرپەرشتی دەرکردنی ئەو گۆڤاری قەلامانە کرد بەشەشان خوێندکار بوون قوتابی بوون لە زانکۆ لە هەولێرێ.
برادرشی دیکەشمان کارمەند بوو لە سولەیمانیە لە نەخۆشخانەی سولەیمانیە ئەوە دەگەخواانە بردەوێن دەر دەبیاندا برادرەکانی خۆیان بەس بەو مەرجەی وەریان گرباوە ژمارە دوومان بەهامەشم بەدەست نووسیمانی تر ئەوەمان زیاترەوە کرد زیاترمان لەسەر گرتەوە بە کاربوون و بەدەست نووسەوانە زیاتریش بڵاو بۆ ئەوانە زیاتر بە هەمان ئەو شێوەی کە ژمارە یەکەوانە کەتە دەستی خەلکی دیکە لە هەتا گەشتە دهۆچ لە ڕێ ئەو خوێندکاران قوتابیانی کە لە زانکۆی سەلاحەدین بوون لە هەولێر لە ئەوانە گەشتە دەست ئەوانشیان خوێندوانە. ئەو کەسانەی کە سەرپەرشتی ئەو گۆڤارەشان دەکرد بریتی بوو لە دەستەی نووسەران کە کاک ئاکۆی کاک حوسێن مستەفا کاک لوقمان حەسەن کاک توان ئەحمەد کاک حەسەن مستەفا کاک ڕێناس وە منیش. ئێمە ئەو کۆمەڵەیە ڕاستی سەرەتا ینی کە دەستمان پێکرد کارەکە ئەڕوا ئاسان نەبوو چونکە دەرکردنی گۆڤار و بڵاوکردنەوە لەناو خەڵک و بە تایبەتی لەناو ڕۆژشەمبیران چونکە گۆڤارەکە کە بووە گۆڤار ینی ئەرکەکە قۆڕستر بوو هەوڵماندا کە بگاتە شارەکانی تریش بەڵام بە شێوێکی دەستنووس و بە شێوێکی زۆر نهێنی ئەو دواتر راپەڕینی بەسەردەهات. هەڵبەتە ئەوش بۆ مێژوو دەبی بڵێن کە گۆڤاری قەڵایەکەم گۆڤار و کە پێشوازی لە راپەڕین کرد لە کوردستان دەژمارێ دەرچی دواتر بەهۆی نەبوونی ئیمکانیەت و بەهۆی ئەو کاتەش کە وەزارەتی ڕۆژشەمبیری نەبوو دەستگایەکی تایبەت نەبوو سەرپەرشتی کاری ڕۆژنامەگەری و گۆڤار ڕۆژنامەکانی کوردستان بکات نەماتوانی بەردەوام بین و گۆڤارەکە وەستا. زۆربەی ئەو بابەتانی کە لەناو دوتوی گۆڤارەکە و لەناو بەرنامەکەش هەن بە ئاشکرا و بەڕوونی دیارن کە زۆربیان وتاری خۆراگری وتاری ڕوبەڕووبوونەوە وتاری حەماسین لەبارەی نەتەوەیی و لەبارەی شۆڕژێڕیەوە. جەلال شاکری میوزیکژان ساڵانی تەمەنی لەگەڵ ئامێرە میوزیکەکان بەسەر بردووە بە تایبەتی ئامێری ساز. جگە لەوەش میوزیکی تایبەت بە گۆرانی دروست کردووە و بەکار هاتووە لەلایەن هونەرمەندانەوە. دوایین بەرهەمی گۆرانیەکە بە شێوەی ڤیدیۆ کلیپ بڵاوی کردوێتەوە. ئاوازی گۆرانیەکە وتنی جەلال شاکر خۆیەتی. من لە ساڵی 1970 دەستم بە ئامێری ساز کرد ژەنین کرد. بەڕاستی باوکم هەزار ڕەحمەتی لێوی زۆر هاندەرم بوو پاڵپشتم بوو پێیوتم گوتی ئامێرێکی جوانە کوردیە و ڕەسەنە جوانی بەکاربینە واتە جوان بەکارهێنان یعنی هەموو مرۆڤ بەک دەتوانی خۆی جوانکە خۆی ناشرینکە ئەوێش لەگەڵەوە دابوو یعنی خزمەتی پێ بکەم ئەگەر فێر بووم خزمەتی هونەری کوردی پێ بکەم بەڵام مش لەو کاتە یعنی بەجێوەم کرد بەردەوام لە خزمەتی هونەری کوردی. من لە ساڵی 1990 من دەستم بە ئاوازدانان کرد ئیلهامێک بۆ ڕاستی هەموو کەس توانێەوەی نی ئاوازی دابنێ بەڵام من خۆم لێدا خۆم دیتەوە لە کە دەتوانم ئاواز دابنێ. لە ساڵی 1992 یەکەم ئاواز کە ئاوازێکی خۆم بۆ ئەی شۆخەکەی دامە هونەرمەند زیاد سات. دوایین بەرهەمم جیاوازە لەگەڵ
بەرهەمەکانیت کە ئەوەی ئاوازم پێشتری ئاوازەکانم دایتە گۆرانی بێژەکان زیاتر بەڵام ئەو جارەی ئەو ئاوازەی کە بەخۆم دانایە لەسەر زیابوونەوە بەخۆم بەدەنجی خۆم گوتم ئەم پێم باشتر بۆ گوتم لە ژیانە بە ئاوازەکەم هەبی ئەو گۆرانی کە گوتیتمەوە هەز دەکەم یعنی بارتەقای 38 سال خزمەتمە ئەوەندا ینی دەستخۆشیم لێ دەکرێ و پێم دەڵێن بەردەوام بە ڕەنگەم دەنجی خۆشم پێ خۆش نەبی بەڵام دەتوانم برێم شێوازەکەی دەزانم شارەزایم هەیە چۆن بڵێن ساز هەموو شتێکە لە لای من خۆشەویستترین هاوڕێمە بەڕاستی بە بێوی ناتوانم ژین کاتێک کە ناڕەحەت دەبم کە دڵم تەنگ دەبی کە دەست دەگەینمە هەز دەکەم دڵناوایم دەداتەوە دڵم پێ خۆشە کاتێکیش ینی لە هەموو کاتەکان پێویستە مۆسیقا نەک هەر بەس بۆ من بۆ هەموو کەس بۆ هەموو هونەر بەکاردێتن یعنی حەز دەکەم یعنی چۆن شێشتێک بێ بەهارات و خێبی کە ناخۆشە ژیانی شەو هەیە بەڕاستی بێ مۆسیقا ژیان خۆش نییە تۆلستۆی دەڵێت ئەگەر دەتەوێت هونەرێکی ڕەسەن پێشکەش بکەیت ئەوە پێویستە مرۆڤ بتوانێت لە هونەرەکەت تێبگات بە تایبەتی ئەوانەی تەماشای دەکەن بمێنن با خێر و خۆشی.